بۆ پیشاندانی یەکێتی دژی داعش وەزیرانی دەرەوە و ڕێبەرانی دیکەی جیهان لە واشنگتنن بۆ باسکردنی ڕێگاکان بۆ شکستدان بەو کۆمەڵە تۆرۆریستیە. ئەمە هەروەهاش یەکەم جارە گوێبیستی وەزیری دەرەوەی نوێ ڕێکس تیلەرسن بن لە دیارکردنی استراتیژی بەڕێوەبەرایەتی ترامپ. لاوەزبوونی داعش ئامانجی کۆتایی نییە، دەبێت ئێمە داعش لە ناوبەرین. مندان بەو ڕاستیەدا دەنێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەندان ئاستەنگی سەرەکی هەن، بەڵام تێکشکاندنی داعش ئامانجی یەکەمی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە لە هەرێمەکەدا. هەروەک پێشتر گوتومانە کاتێک هەموو شتێک لە ڕیزبەندی یەکەمدا بێت ئەوە هیچ شتێک نابێتە سەرتۆپی بایەخ. دەبێت ئێمە بەردەوام بین لە سنگ خستنە سەر هەرە گرنگترین مەسەلە ئەوەی لە گۆرەدایە. لە دەمی هەڵمەتی هەڵبژاردنەکە کاندیدی ئەوسا ترامپ سەرۆک ئۆبامای تومەتبار کرد کە لە بەرامبەر تیرۆریزم سیستە و ئۆبامەش گوتی سەرکەوتنەکان ئەو تومەتە ڕەتدەکەنەوە. ڕۆژی چوارشەمەش تەلەرسن داوای لە وڵاتانی دیکە کرد هاوکاریەکانیان بتەو بکەن کاتێک کە چەکدارانی داعش لە عێراق و سووریا دەردەکرێن. دەبێت ئێمە بەردەوام بین لە وەگەرخستنەوەی ناوچە ڕزگارکراوەکان لە عێراق و سووریا بۆ ئەوەی هاوکاری خەڵکانی بێتاوان بکەین لە بنیادنانەوە و سەقامگیری کۆمەڵگەکانیان. ئەمە واتای ئەوەیە بۆمبە چەندراوەکان هەڵبگیرێنەوە و ئاو و کارەبایان بۆ وەگەر بخرێنەوە و هەروەها هاوکاری مرۆیی و نیشتەجێبوونیان بۆ دەستەبەر بکەین. هاوکات ببینە هاوبەشی ڕابەرانی خۆجێیی ئەوانەی توندڕەوی ڕەت دەکەنەوە. بە پێی مایکل ئۆهانلان شارەزای ئاسایشی نیشتیمانی قۆناغی سەقامگیری گرنگ دەبێت. هەندێک لە مەسەلە گرنگەکان بەڕوونی چۆن ئێمە ئەوە دڵنیا بکەین کەەوە داعش لە مووسڵ و تەواوی عێراق دەردەکرێن، بەلکو هەروەهاش چۆن پێکەوە لەگەل عێراقیەکان کار بکەین و بە شێوەیەکی گشتیش لە هەرێمەکەدا بۆ سەقامگیرکردنی مووسڵ پاش ئازادکردنی شارەکە بۆ ئەوەی داعش یا هەندێک کۆمەڵی دیکە دواتر نەگەڕنەوە ئەوێ. تەلەرسن گوتی هاوپەیمانیەکە هەروەهاش دەبێت لەسەر ئینتەرنێت بە هەمان هێز و توانای سەر ئەرز شەڕی داعش بکات و دەڵێت خەلافەتی ئینتەرنێت نابێت لە بری ئەوەی سەرزەوی گەشە بکات.